بینەرانی زیێدازیزم ئەم کاتەتان باش بۆ ئەم ئەڵلقەیەی دووجار بیر بکەرەوە تەوەری ئەم شەومان تایبەت کردووە بە قسەکردن لەسەر میدیای کوردستان یاخود ڕاگەیاندن و ڕاگەیاندنی بەرپرسیار و شێوازی مامەڵەی ڕاگەیاندنەکان لەگەڵ ئەم دۆخەی ئێستا تاوتوێ دەکەین لەم بەرنمەیە دەپرسین ئایا ڕاگەیاندنی کوردی لە قەیران و پاشاگەردانیدایە وەکو دەوترێت کێن ئەوانەی بڕیار دەدەن ڕاگەیاندنێک بەرپرسە و یەکێکی دی نابەرپرس ئەو ستانداردانە چین کە ڕاگەیاندنی بەرپرس و نابەرپرسی پێجا دەکرێنەوە ئایا بەخشینی زانیاری هەستیار بە ناوی سەبق و هەواڵگواستنەوە گونجاوە ئەو دۆخەی ئێستا یاخود لەو دۆخەی ئێستادا دەکرێت ڕاگەیاندنەکان بە یەک ماوە و مەسافە لە داعش و لە پێشمەرگە دوور بن ڕاگەیاندنی کوردی تا چەندە بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ پرسەکانی ئاسایشی نەتەوەیی و بڵاو نەکردنەوەی هەندێک زانیاری کردووە ئایا ڕاگەیاندنەکانی حزب لەو دۆخەی ئێستادا کوردایەتیان کردووە یان حزبایەتی دەشپرسین ئایا ڕاگەیاندنی ئەهلی ڕۆڵێکی ئیجابی گێڕاوە لەو دۆخەی ئێستا هەرێمی کوردستان تێیکەوتووە کە دەوترێت دۆخی جەنگە بەڵێ بینەرانی ئەزیزم من یادگار فایقم ئەم شەو لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە میوانەکانیشم لە دەستە ڕاستەوە کاک پێشواز فەیزوڵڵا وەکو ڕۆژنامەنووس حزوری هەیە هەروەها کاگەنوەر حوسێن ڕۆژنامەنووس و ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستە چەپیشم کاگ ئەحمەد میرە سەرنووسەری گۆڤاری لڤین هەروەها کاک سەرخێڵ حاجی جەمال کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان و لە هەمووشی گرنگتر لە بواری ڕاگەیاندنە کاری کردو و شارەزایی هەیە و مەکتەبی ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان پێیان باش بووە ئەو لەم بەرنمەیە حزوری بێت بە خێراتنی هەر هەمووتانەکەم هەروە بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانە کەم کە ئەم شەو ناڵێن بە دەنگدانەکانیان ئەڵین بە پرسیارەکانیان بەرنمەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن ئێمە بەهۆی ئەو دۆخەی هاتۆتە ئاراوە و لە ڕووی بەرپرسیارەتی ئەنارتیەوە بۆ ئەوەی ئێمە ئیش نەکەین لەسەرەوەی لەناو بەرنمەکە کێ ئەیباتەوە و کێ ناڵین ئەی دۆڕێنێت دەنگێکی کەمتر لەوی ترەهێنێ بۆیە دەنگدانمان لەناو دووجار بیر بکەرەوە بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە تاوەکو دۆخەکە ئاساییە بێتەوە و دووجار بیر بکەرەوەش وەکو جاران دووجار بیری تیا دەکرێتەوە و دووجاریش دەنگی تیا دەدرێت کاک پێشواز بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ هەمیشە ئێمە لە جەنابتان لە ئەمریکا ئاژین لە هەرێمی کوردستان هەمیشە گوێمان لێ بێت میدیای بەرپرس و میدیای نابەرپرس ئەم شتە هیچ بە مستەلەح عامیەکە ئەسڵ و ئەساسێکی هەیە شتێکی ناوی میدیای بەرپرس و میدیای نابەرپرس بێت زۆر سپاس لە کوردستان کۆمەڵێک تەسمیە کۆمەڵێک ناونانی سیر و سەمەرە لکێنراون بەکاری ڕۆژنامەوانیەوە کە هەرخوایان ئەوانە جێگەی پرسیارن لە ڕۆژنامەی ئەهلی و سربەخۆ و حزبی و ئەمانە هەمویان ئەم ناون لێرانانە هەمیان ناوی زیادن بەڕاستی ڕۆژنامەوانیت هەیە لەگەڵ کاری پرۆپاگەندە و PRۆی کە پێوترێ پەیوەندی گشتیەکان ئەوەی کە لە سیستمی دیموکراتیا لە دنیاە هەیە دەستگای ڕۆژنامەوانی سربەخۆت هەیە کاری ئەو ڕۆژنامەنووسانی لەو شوێنانە کارەکەن کاریان تەنها ئەوەیە زانیاری بجۆزنەوە بە زۆرترین توانایان بۆ گواستنەوەی زۆرترین زانیاری بۆ هەم بۆ خەڵک هەم بۆ دەسەڵاتداران بۆ دروستکردنی پردێک لە نێوان دەسەڵاتداران و خەڵکە و ئاشکراکردنی زانیاری ئەوەی کە ئەگوزارێت هەندێک جار هەندێک زانیاری بۆ نمونە تایبەت یا هەستیار لە ڕووی ئاسایشی نیشتیمانیەوە کەوێتە دەستی دەستگایەک نمونە زۆرن بۆ نمونە وێنەکانی ئەو ئەشکەنجانی کە لە زیندانی بوو غرێب لە ساڵی 2004 ئاشکرا بوون دەستگایە کەوت بوو قەراری نابوو کە بڵاویکەنەوە بەڵام ئیدارەی ئەمریکی ئەو کاتە کێشیانە گەڵا بلەوەری کاریە کردە سەر ئەمنی قومی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بەڵام نیانەتوانی ڕێگە بگرێنەوە دەستگا لە بڵاوکردنەوەی ماوەیەک ڕایان گرت دەستگاکە خۆی بە ڕەزامەندی خۆی داتر بڵاو کرایەوە لەبەرەوەی لە دوا جارە زانیاری گرنگترە ڕاستیەکان گرنگترن وەک لەوەی چێ بڕیارەیە چی پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیە چی ئەبێ بڵاو کرێتەوە بڵاو نەکرێتەوە لە سیستەمێکی دیموکراتیە بەڵام لێرە گەرباسی ئەم واقعیە باشای کوردستان ئەوەی لە کوردستان کێشە سەرچەکە لە کوردستان لەوە دەست پێکات کە سەرەتا ئێمە بە مۆدلێک دەستمان پێگرۆ پێوترێ مۆدلی ڕاگەیاندنی حیزب مۆدلی ڕاگەیاندنی حیزب زادەی لە دایکبووی سیستەمە تۆتالیتاریەکانی دنیاە سیستمی پرۆپاگەندەی دەوڵەتی یەکێتی سۆڤێت و ئێستاژ لە زۆربەی وڵاتانی سەرکوتکەرە ماوەتەوە
لە سیستمی دیموکراتیا حزب پێویستی بە دەستگای ڕاگەیاندن نییە لەبەروی حزب پەیامەکانی لە ڕێی ڕاگەیاندنەوە ببوورە لە ڕێی هەڵبژاردنەوە ئەگەیەنێت بە خەڵک و ئەو دەستگا میدیایانی ڕۆژنامانیانی کە سربەخۆن کە لە دەرەوەی حزبن ئەوان لەو بینە پەیامەکانی جۆزنەوە لێرە ینی وەکو ناونان وەکو تەسمیە وەکو تەصنیف و دابشکاریشی بۆ کراوە ینی پۆلێن کراون ئێمە میدیای حزبیمانێ ینی ئەمە نابێ وجودی هەبێ یاخود ئیشکردنیان چۆن ئەبینی ئەگەر لە منە پرسید نابێ وجودی ئەگەر ئێرە قرارە سیستمەکەی دیموکراتی بە پێش ناگە حزب دەستگای ڕاگەیاندنی هەبێت لەبەرەوەی بە ضرورەت دەستگای ڕاگەیاندنی حزب دەستگای پروپاگەندە سپاس دەکەم کاگەنوەر دێمە لای تۆ وەکو ڕۆژنامە نووسێک لێرە حەزورت هەیە و لە هەمان کاتە تۆ ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی و وەکووترێت دەست و پەنجەتان لەگەڵ کاری ڕاگەیاندن و کەناڵەکانی خۆتانە نەرم کردووە کاک پێشواز دەڵێت ضرور نییە حزب دەستگای ڕاگەیاندنی هەبێت کەواتە ئێوە بۆ چیەتانە زۆر سپاس خۆی لە ڕاستیە تا ئەو شوێنەی کە ئەگەر نەبێ لە کۆمەلگایەکە کە خاوەنی کیان و دەوڵەتی سربەخۆ بێ میدیای حزبی نەبێ باشترە میدیایەکی نیشتیمانی هەبێ بەڵام دیموکراسی بێ بەڵام پێم وانەیە بۆ چونێک پێشواز ڕاستە کە میدیای کوردی میدیای حزبی زادەی واقعەتی میدیای حزبیەوە ئەمەش تۆتالیتاریەت بەرەمێنێ پێم تۆتالیتاریەت ئەوی بەرهەمهێنا ئەگەر قرارە لە بنچینەوە لەوێەوە سەرچاوی گرتووە خراپتر نا پێم وایە لە هەرێمی کوردستان میدیای حزبی هەیە وە لە ڕاستە و بەڵام لەگەڵەوەی میدیای حزبی تا ڕادەیەکی زۆر ڕۆڵی هەبوو لە دروستکردنی میدیای ئەهلی و تەنانەت بەشێکی زۆری کادرەکان زادەی واقعیتی ئەم میدیایان ئەمە تا ئەو شوێنە سەوەری من ڕاستە بەڵام سەبارەت بەوەی کە لە ئێستاە میدیای کوردی ڕۆڵی چییە و ئەوەی کە جەنا بدوتێت ئەوە تا چەند ستاندارە بەرپرسیار و نابەرپرسیار بە تەسەوەری من تۆ لەگەڵم ئەم تەسمیایی تەسەوەری من نەخێر مەسەلەکە بەرپرسیار و نابەرپرسیار نیە مەسەلەکە ڕفتی هەیە بەو ستاندارە جیهانی نێودوڵەتیانەی کە دانراوە وەکو مەسلەی پیشەیی پرۆفشنال میهنی بێلایەنی بوون گواستنەوەی زانیاری و پردی پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک ئەمانە بە تەسەوەری لە زمانی یەکێک لەو ستانداردانەی کە خۆت ئاماژت پێدا لەسەر بێلایەنی بۆستین میدیای حزبی ئۆتۆماتیکن بێلایەن نییە کەواتە لەکوێ لەگەڵ ئەمە ڕاستە من ناڵە میدیاکان میدیای حزبی و تەنانە میدیای ئەهلیش هەموو ئەم مەرجانێتیانە یعنی تەنانە جاری وایە بۆ نمونە لە خۆپشاندانەکانە یا لە هەڵبژارنەکانە میدیای ئەهلیش ئەکەوێتە بەرەوەی ڕخنەیەوەی کە ئەم میدیایە بێلایەن نییە تۆمەتبارەکرێ بەوەی کە پشتیوانی لەلایەک لایەنە سیاسیەکانیان ئۆپۆزیسیۆنەکە لەبەرەوە بە تەسەوەری من تەبیعی ئەگەر کەناڵەکان هەموو ئەم مەرجانیانتیانە بێ و ئێمە لە بیریشمان نەچێ هەرێمی کوردستان ناتوانین بەراوردکەین بە وڵاتێک تۆکانی ئەمریکا و فەڕەنسا وەلانی ئەم کاتیشە قارانەیەکی نامەنتقیە بێگومان بەراوردکردنی میدیا و هەرێمی کوردستان بە وڵاتێکگرتوەکانی ئەمریکا نامەنتقیە و بەراوردکردنیشی بە سووریا و کۆماری ئیسلامی ئێران و وڵاتانێک کە هیچ زۆر ئازادێکیتیان بۆی نەچینە بۆی باسەکەمان زۆر فراوان نەبێت ینی وای لێ بێت نەزانین باسی چیەکەین بینەوە سەروەزئی ئێستا میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەی ئێستایە کە ئەوترێت هەرێمی کوردستان لە حاڵەتی شەڕ و جەنگدایە بەرامبەر بە هێز و کۆمەڵە چەکدار و گروپێکی غەیرە کوردی پێت وایە میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارانە مامەڵی کردووە بە دوای بەرپرسیارانە مامەڵی نەکردو بەڵامەتوانم بڵێم بەشێکی زۆر لەو ڕووداوانە مامەڵی بەرپرسیارانەی کردووە لەبەرەوەی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و میدیاکەی بوو لە سەرەتای پەلاماری ئەم گروهە تیرۆریستیەوە مەکتەبی سیاسیەکەی ڕایگەیان کە ئەم گروهە تیرۆریستن پێویستە چەمکی تیرۆریست بەکاربێنن پێویستە شەڕیان بکرێ و تەنانەت میدیاکانی ئێمەیەکە لە خەڵکی ئەهلی خەڵکی سربەخۆ ڕۆژنامە نووسان و تەنانەت خەڵکی حیزبیەکان یەک بانکە بۆی بۆ چوون قسەکانی خۆیان بکەن لە هەڵبژاردنەکانەوە ئەمە یەکێکە نه ئەمانەی چ کافی نیە ئەمانە یەکێکە لەوەی کە بڕوای بە ئازادی و بڕوای بەوە هەبوو کە خەڵک قسە بکە بە پێچەوانەوە بەشێکی زۆر لە کەناڵە حیزبیەکان لە هەڵبژاردنەکانی تۆ ڕازیت لە ئەعلام یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دۆخە ئێستا من لە مامەڵەکردن لەگەڵ لە ناو میدیای حیزبیە بە باشترین میدیای حیزبیە زۆر سپاس دەکەم دێمە لای تۆ ئەڵێ لە ناو میدیای حزبیە بە باشترین میدیای حزبی ئەزانم و ئەوەشی ئێستا ئەوترێت وەکو لە بەیاننامەکەی شار و هاوڵاتی و ئاوێنە و لڤینیشدا ئاماژەی پێدراوە ئەڵێت یەکێتی و پارتی ینی شەڕی ڕاگەیاندنەکەن ئەچنە کۆمەڵێ شتی زۆر بچووکەوەڵێ بەشێک لە میدیای حزبی لە هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی و یەکێتی بەڕەسمییان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەوتونە دژایەتی یەکتر و سوکایەتیکردن بە هێزەکانی یەکتری لە نێوانم دوو میدیایەشە کاگەنۆر ئەڵێت ئێمە باشترین بووین سەرەتاموێت سەری ڕێز بۆ شەیدانی کوردستان دابنەوێنم و دەستی دایکی شەیدان ماچەکەم
تەمەنای چاکبوونەوە بۆ برینارەکان نەخوازم سەبارەت بە ئەو پرسیارەی تو بۆ قسەی کاگەنوەر حەقی خۆیەتی ئەو میدیای حیزبەکەی خۆی بە باشترین میدیا بزانە لە ناو میدیا حیزبەکانە بەڵام بەدەر لە حەق گەر قسە لەسەر حەقیقەتی مەوسوعەکە بکەین وایە کاکە ئێمە هەمومان ئینسانی و هەمووشمان عاتیفەمان بۆ ئەو لایەنە هەیە کە لایەنگیریەکەین بە بێلایەنەکانی شەوە عاتیفیان بۆ بێلایانی خۆیان هەیە یعنی ناکرێت ئێمە لێرە هەڵسەنگاندن بۆ ئەوە بکەین من بڵێ میدیای پارتی باشترەوە بڵێ میدیایەتی باشتر کەسێکی گۆڕان بڵێ گۆڕان باشە قسەکە لەسەر ئەوەیە کە ئێوە بەرپرسیارانە مامەڵەتان نەکردو لە میدیاکانتانە هیچ یەکێک لە میدیاکانی کوردستان لەم پەڕیچە بۆ پەڕی ڕاست بە حیزبی و ناحیزبیەوە هیچیان بۆ شێوەستانداردا پرۆفیشناڵە نەبوون و ناشبن من باسی لەبەر ئەوەی خۆتان لەگەڵاکەم تۆی بیتەوە بۆ میدیای ئێمە میدیای ئێمە بەدەر نیە لەو فەزایی کە لە وڵاتەیە دروست بووە نمونەت بۆ بێنمەوە بۆ نمونە ئەوترێت وەکو لە بەیان نامەکەی ئەوە دوایی ڕێگە بە مامۆسایم خۆی ینی باسی کات ئاماژیان پێداوە بە وردی ئەڵێ بۆ نمونە لە قۆڵێک کە پێشمەرگە هێزی پێشمەرگەی کوردستان کە ئەوەیە نارتی پێشنگ بوو لە وشکەوتی ئێمە تەنها دەستەواژی هێزی پێشمەرگەی کوردستان بەکارێنی هیچی تر بەکار نایەنین فەوجی فلان کەس و فلانش و ناچمە تەسمیەکانەوە ئەوترێت ئەو ئەڵێت لەوێ پارتی کردی ئەمەڵێ لێرە یەکێتی کردی ئەگەر شکانیش بێت پارتی ئەڵێت لەوێ پارتی شکاوە یەکێتی شکاوە یەکێتی ئەڵێ لەوێ پارتی بەرەکەی تەسلیم کردو ینی ئەمە ئەوەی کە لە من لە وەزعەکە حاڵی بووم نە پارتی نەیەکێتی هیچیان شەڕیان نییە بەتەنیا من نەبیست و هێزی پارتی شەڕی هەبی هێزیشێتی نەیبێ هێزیشێتی هەیە بە پارتی نەبێ هێزی پێشمەرگەی کوردستان شەڕی هەیە هەر یەکێک لە میدیاکان هەر یەکێک لە ئیعلامی پارتی یەکێتی گۆڕان هەر لایەنیشکە ئەم دەستەواژانە بەکارێنێ هەڵاکات ئەمە یەکریزی نیشتیمانی تێگەیات ئەمە خەتەرە لەسەر ئەمنی قەومی هەر کەسێکەوە وەکو یعلامی پارتی بەڵێ من خۆم بینیومە لە کەناڵی ئێمە شتیوا بەکار هاتووە بە نمونە مقابلەی چەند کەسێک کراوە ئێمە وەکو هێزەکانی پارتی ئەمەمان کرد ئەمە غەڵەتە ئەوەی کە گرنگە بۆ من ئەمڕۆ لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بڕیارێک دەرچووە هیچ کەسێک بۆی نییە بە ناوی حیزبەوە تەسەڕوفات بکە هیچ کەسێک بۆی نییە لۆگۆ یان ئاڵای حیزبەکەی هەڵبواسێ بێجگە لە ئاڵای کوردستان ئەمە گرنگە ئەمە لوبی مەوزوعەکەیە من کەمترم کردووە لە یەکێتی کەمتری کردووە لە من ئەمە گرنگ نیە گرنگەوەی هەڵەیەکە هەمومان کردومانە هەر کەسێک کردبێتی هەڵەیە ئێمە ئەبێت وا قسە بکەین هێزی پێشمەرگەی کوردستانە جا لە هێزی پێشمەرگەی کوردستانە ئێستا فەوجێک هەیە بەدەستی برادێکی یەکێتیەوەی یان بەدەست برادێکی سۆسیالیستەوە بەدەست برادێکی پارتیەوەیە سبێنێ ئەمەزعا گۆڕێ یان بە نمونە هێزی دژەتیۆر ئێستا لاهوری شێخ جەنجی سەرۆکایەتی دژەتیرۆرەکە یەکێتیە بەڵام سبێنە لەوەی بکێتە دەستکەسێکی پارتی یان گۆڕان لەبەرەوە من بە هیچ شێوەیەک نامەوێت قسە لەسەرەوە بکەم لە ڕاگەاندنەکانی پارتی یانیشێتی باشتر تەختی ئەمەیان کردویان کامیان خراپتر بوون هەر کامێکیان بە یەک گوشە ئەمەیان کردبێ هەڵانەی ئەو هەڵانەی ڕاگەیاندنی حزبی بە تایبەت لێرە کە تۆ تەمسیلی پارتی دیموکراتی کوردستانەکەی کردویانە چ مەترسیەکی لێکەوتۆتەوە ئەوەی کە شەقامی کردو بە دووبەرەوە ئەوەی کە ئەم 25 ساڵە هەر ئیش لەسەر ئەمە کراوە بە دووبەرەوە بەڵام وەزعەکە بوو وردە هێورە بۆ لەوەی کە حکوومەتیشی یەک ڕێزی نیشتیمانی لەم دۆخەوەی تا سەر لەنێ تۆخ بۆتەوە بە دڵنیاییەوە زۆر سپاس دەکەم مامۆستا ئەحمەد دێمە لای تۆ لێرە سەرنووسەری گۆڤاری لڤینی کە یەکێکە ئەوترێت ینی میدیای ئەهلیە و بەو نەفەسە ئیشەکەن بۆ لە بەیاننامەکانتانە خۆتان بە میدیای ئەهلیە ناسیێنن پێت وایە لە ئێستاە وەکو پێشواز و کاگەنۆری ئاماژیان پێراوتی شتێک نییە و لێرەیە ئەو هەموو تەسمیەیان لێناوە میدیای ئەهلی و میدیای حەزبی و چی تا چۆنە هاوڕایت شتێک نییە لە دنیای ناوی میدیای ئەهلی بێ و ئێوە چۆن بەرپرسیار بوون من حەزمەکە تەجاوزیم قۆناغەمان بکردایە گفتوگۆکانمان و میدیای کوردی تەجاوزیەوەی بکردایە ئەو کەس هەدەشی کە تایبەتمەندن باڵسەنگاندنی میدیا هۆشمەندیانەوە بەرز وە تەجاوزیم قۆناغیان بکردا بەڵام دیارە واقعی کۆمەلگای ئێمە ئەوەیە هەر مراوەغا ئەکەین لەم واقعەیە و بۆ هەڵسەنگاندنی میدیاش ناکرێتەوە پشت بەستی بە تیۆرێک زانایەک یان تایبەتمەندێکی بواری میدیا لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یا لە فەڕەنسا یا لە بەریتانیا دای تاشیوە تۆ بێ لێرە تەوزیفێکی بەویستی خۆ من پێم وایە زوڵمە چونکە هەموو ناونانەکان زوڵمە و نامەنتیقیشە و ناعلمیشە هەموو ناونانەکان ناونانی دیاردەکان پەیوەستە بە کللتورەوە واتە مەسەلەن کە تۆ باز لە زمان ئەەکەیت
بۆ ناونانی دیادەیەک لە دیادەکان هەڵگۆزراوی ئەو کللتورە تایبەتمەندەیەکە و کۆمەلگای هەیەی و لە هەموو دنیاشاوایە مەسەلە ناچیت مەسەلەن هەڵسانگاندن بۆ میدیای چینی بکەیت بەو پێوەرانەی کە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە ئەکەشتی وا بکەیت لە دەرگا و ئەتکەنە دەرەوانێ چونکە ئەم منطقانە لەسەر ئاستی جیانیش کۆمەڵی ستانداردەیە بۆ هەموو وڵاتێک یەکشتە گومانی تیانە بنەماکانی میدیایشی تەندروست کە سروشتێکی تەندروستی هەبێ و کارکردنێکی تەندروستی هەبێت ئەبێ لێک نزیکایەتی هەبێت لەگەڵ مڕعاتکردنی ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی و کەلتوریەی کە کۆمەلگا تایبەتمەندەکان هەیەە و ئەبێ ڕەچاوی ئەوە بکەیت بۆ نمونە مەسەلەن ئەو پێوانانەی کە بۆ هەڵسەنگاندنی میدیایەک هەیە لە ئەوروپای خۆراوە هەمانە پێودانگانە پێڕەو ناکرێن لە وڵاتانی ئەوروپای خۆرخەڵاتیش وە لێشت قوبڵ ناکەن بەبێ ڕەچاوکردن واتە ئێمە بین لێرە بەویستی خۆمان چۆنمان حەز لێ بوو وانە وا وێنایکەین بە بینەری بەڕێز بڵێت ئەم میدیا مهمە هەیە لە دنیادا میدیای کوردی لەم تەنکاوە ئیژەکە ئەمە جۆرێکە لە زوڵمکردن وە قسەی ناو کتێبە خۆ دەزانی قسەی ناو کتێب و ناو ڕۆژنامە و پشتی مێزەکان خۆشە بەڵام لە واقع تۆ چەند ئەتوانی ئەمانە تەوزیف بکەیت ومەسلەی ناونانەکان گرفت نییە مشکلە نییە ینی مەسەلە من ڕۆژنامە نووسێکم لە دەستگایەکە پێم ئەڵەن چی کارەکانم چەند نەتخاندنی هەیە و ئەم ناونانانش کە هەیە ئەو بەڕێزە کە باسیەکە ناونانی ئێمە نییە ئایەکە متابعی میدیای کوردی کردبێ ئەزانێ ئەو ڕێکخراوانەی کە کارەکەن لەسەر هەڵسەنگاندنی میدیای کوردی ئەم ناواناندا بەش کردووە دواپۆلێن ڕێکخراوی پامنێرانی بێسنوور کە ئاگاداری ڕەوشی میدیای ڕۆژهەڵاتە بە هەمان شێوە پۆلێنکاری ئەکا بۆ میدیاکان و ناوی ئەم جۆرە میدیانێک بە دیارمانەوە دانیشت بێت بڵێت ینی ناو کێشە نیە وەرم بزان لەناوەڵەکە چیتردەوە ئێوە وەکو میدیای ئەهلی و گۆڤاری لڤین و پیجەکەتان لە فیسبوک و ئەو وێبسایتێک کە هەتانە لڤین پرس تا چەندە ینی مراعاتی خۆت ئاماژەت بەوەدا مراعاتی ئەم دۆخی ئێستا حەقی وەزئی کۆمەڵایەتی و شتمان نیە ئێستا دۆخ ئەو تێ دۆخی جەنگە ئێوە تا چەندە مراعاتی ئەم حاڵەتەتان کردووە تا چەندە پێتان وا بووە سەبق گرنگ نییە پاراستنی ئاسایشی نەتەوەی گەرەوە شەر دەستەواژەیەکی لاستیکی خۆتەزانی ینی پێناسەیەکی دیاریکراوی نییە ئێوە تا چەندە مراعاتی مۆزاتان کردو ئێمە بۆ خۆمان یەکێک بووی لەوانەی کە هەمیشە لەو قەیرانانەی کە لە هەرێما ڕوویە پێشتریش پێم وا بووە زوڵمە بە یەک مەسافە لە زاڵم و مەزڵومەوە نزیک بی بە یەک مەسافە لە داعش و پێشمەرگەوە نزیک بی پێشتریش هەوە وتومانە مەسەلەن قەیرانێک هاتۆتە هەرێمی کوردستان پێت وایە ڕاگەیانەیە کە بێت لە کوردستانە بڵێ ینی بە یەک مەسافە خۆی هێندە برادەر هەیە کە مەسەلە لە دەروی کوردستانەشی دێتەوە تەقیب بۆ میدیای کوردیەکە بەم پێودانگەکە مەسەلەن پێی وە ئیشی ڕۆژنامەنووسەوەیە کە لە جەلەولا پێشبەرگە لەگەڵ داعش شەڕەکات مەسەلەن چەند شەهید هەیە و چەند کوژراو هەیە و چەند جبەخانە دەستی بەسەراگیراوە ئیشی ئەوەی ئەمە بگوازێتەوە پێی وایە ئەمە ئیشێکی مهمە کاتەوە میدیایکی ڕاستەقینە ئەوەیە بەبێ ئەوەی کە واقعی هەرێمی کوردستان ڕەچاو بکات نەکی واقعی هەرێمی کوردستان من لە دنیا داوای نبینم هەر کۆمەلگا کەوتە بێتە قەیرانەوە میدیاکەی لەگەڵا کەوتۆتە قەیرانەوە چونکە میدیا زادەی ئەو گۆڕانە سیاسیانەیە کە ڕوئەدا لە هەرێمی کوردستان میدیای کوردی وەکو لە پێشەکێکەشە کردبووم بە پرسیارێک لە قەیران و پاشەگەردانیدایە میدیای کوردی مۆفەق نەبووە مۆفەق نەبووە لە ئەوەی کێن ئێوە خۆتان هەمیشە ڕێگام بدەی هۆکارەکان تهدیدکە بڵێ میدیای کوردی مۆفەق نەبووە لەوەی کە وە خۆی پێویستە ڕووماڵی ئەو قێرانە بکە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە هەموو جۆرەکانیەوە بەڵام بەرپرسیارەتەکە جیاوازە مەسەلەن میدیای یەکێتی و پارتی کە هێزی چەکداریان هەیە بەرپرسیارەتەکان زۆرەکەوێتە ئەستۆی سەرشار من دوێنێ متابعی گەلی کوردستان و کوردستان تیڤیم کردو لێ کاتە کە ڕووماڵی ئازادکردنی مەخموریان کردووە هەردووچانم دوو هاوڕێ هاوڕان لەگەڵ باکە ئەو دوو کەناڵە بە شێوەیە کە تۆ زۆر جا تووشی شەرمەبی لە بەدەم ئەم دوو تەلەڤیزۆنە وەستاوی ئەزایی بۆچی بۆ نمونە ئەڵێ گەلی کوردستان پەخشەکە ئەڵێ دژە تیرۆری یەکێتی یەکەم هێزە کە داخڵە بێ لەو لاوە نووساو دژە تیرۆری هەولێر یا سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێم بۆی کە تێگەی کە سەر بە کاکمەستانی سەروەریەکانیان بەڵێ سەروەریەکانیاندا هەموو شتێکیان داڕش کردو ببوورە وڵای پرسیارەکەم نەیە بۆچی مۆفەق نەبووی لە چەند ڕوویەکە مۆفەق دەبووی میدیای کوردی کە میدیا کاریگەریەکەیەتی تەلەڤیزۆن خۆ دەزانی لە کاتی قەیرانە میدیاکە بۆ هەموو خەڵکە نەک وەبسایت و ڕۆژنامە و گۆڤارەکان کە تەنها بۆ توێژێکن ئەخوێندنەوە
بە زۆرترینە میدیای بەدەست حیزب حکومڕانەکانی پێشەوە بوو و بە ئێستاش بەدەست ئەو حیزبانەوە لە دەسڵاتەیە زۆر بە کورتی بمبورە ڕێگەت پێدەم بەس زۆر بە کورتی پێم بڵیتەوە ئەو پاشەگەردانیەی کە هەیە پشکی شێری بەر میدیای حزبیەکەوێتە ئەوان بەر میدیای حزبیەکەوێت لە ناو میدیای حزبیشە بەر میدیای یەکێتی و پاتیەکەوێت بەڵام لە نێوان میدیای پاتی و یەکێتیش ئەبێت تۆ هاوسنگ بیت هەموو ببووراخە وێنەکە تاو وێنەکە ئەبێت تاوکەم ئەزیزم لە ناو میدیای پاتی و یەکێتیشە هێندێک کەناڵی تەلەڤیزیۆن هەیە خۆی دوور کردووە مەسەلەن ئەگەر بە من بڵێ حەزەکەم ناو بڵێم مەسەلەن لە ناو میدیای یەکێتیە ئەگەر تۆ هەڵسەنگاندن بکەی کەناڵیش وەکو سادنویست ڕووماڵکردەکەی سەرکەوتوترە لە کەناڵەکانی تری ئەو حیزبە و ڕەنگە مەسەلەن هەست بم بێزاریە نەکەی کە سەیری میدیای حیزبیەکەی ئەبێت دام بەوەدا بنێ کە میدیا بۆ تۆش ئەڵی کە یەکێتی باشترە بێگومان زۆر لە نێوان میدیای یەکێتی و پاتیە میدیای یەکێتی باشترە مەبەستمە پێم بڵێن یەک خولەکم ماوە بۆ ناوبڕ قسەی خۆت بکە دوای ئەوەش بەکەم لەسەر ئەم دوو برادری تەخشیان کە قسەیان کرد قسەیان لەسەر دیاردەکان کرد هەمومان قسە لەسەر دیارداکەین کاک ئەحمەد ئەیکا بەشتی شخصی ینی محاولاکە لەسەرەوەی ئێمە لە خارجی یاوین و لە خارج کتێمان یەک بەلاحەزە هەیە یەکێتی پارتی زۆر دەمێکە ئەمەمان پێڵن کە دۆخەکە ئاوای و هەرمەنەمان پێکرێ میدیای هەلیش عینەن قسەمان پێکاتەوە هەموو کەم و کورتیەکانی ئەوەی کە خەڵک ناتوانێت ئەم ئیشانە بکات بە جدی ئەوەی هەمووشتان بڕاتان بەوە هەیە کە ستاندارد هەیە هەمووی بڕاتان بۆ هەیە کە مۆدل هەیە لە دنیاە من ناڵێم میدیای کوردستانە بێ میدیای ئەمریکا بێ بەڵام مۆدل هەیە ئێمە لەسەر مۆدلەکان ئیشەکانی خۆمان داڕێژین تۆ لەسەر مۆدلی سۆڤێت ئیشی خۆت داڕێژیت مۆدلی دەوڵەتە تۆتالیتارەکان یاخود لەسەر مۆدلیی دیموکراسی ئەمە مناقەشەیتیانە کە تۆ هاتی تەبریری هێنایە بۆی کە ئەمە ناکەین لەبەرەوەی واقعی کوردستان وایە و کەم و کورتی هەیە ئەمە خۆ دزینەوەی بەڕاستی و تۆمەتبەخشی قسەکانی تریشە تاواکە بینەرانی ئەزیزم ناوبڕێک و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین لە بەشی دووەمی دووجار بیر بکەرەوە.